لای نیگان نەریمانی تەمەن 14 ساڵم کە لە ڕێگەی دەستگای نووری حکمەوە توانی بە ماوەی 3 ساڵ تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکات. لەم راپۆرتەدا لەگەڵماندا بن بۆی پێتان بڵێم نیگان نەریمان چۆن توانی و بە شێوەیەک توانی کە تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکات. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. نیگا لە ماوەی 3 ساڵدا بە ماندووبوونی خۆی و هاندانی لەلایەن دایک و باوک و مامۆستاکانی لە لقی کۆی دەستگای نووری حکمە توانی بگات بەو ئاستەی تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکات. نیگا دەڵێت دەمەوێت لە دەستگای نووری حکمە بمێنمەوە وەک چۆن لە سەرەتا قوتابی ئەوان بووم دەمەوێت دواتریش وەک مامۆستا بەردەوام بم تاکو پاداشتی ئەو چاکەیان بدەمەوە. الحمدلله بەفەزلی خوا توانیم بە ماوەی 3 ساڵ هەموو قورئان لەبەر بکەم و بە یارمەتی دایک و باوکم و یارمەتی مامۆستاکانم بە تایبەت مامۆستا تیمەن و مامۆستا ئەوین و مامۆستا گەژمی زۆر سوپاسیان دەکەم و هیوای لە شتاغیان بۆ دەخوازم چونکە زۆر یارمەتیاندام زۆر لەگەڵم بوون هانیاندام تا گەیشتن بێرۆکانە. لە دەستگای نووری حکمە هەموو قورئانم لەبەر کرد و زۆر سوپاسیان دەکەم بۆ هەیوانەوە نەبە نەدەگەیشتم بە ئامانجی خۆم و هیوادارم هەر لێرۆکانە بمینێمەوە تاوەکو خزمەتی حکمەی بکەم وەکو سەرەتا بە قوتابی بووم دواتر بە مامۆستا پاداشیان بدەمەوە. اقترب للناس حسابهم. لەبارەی چۆنیەتی خوێندنی شێوە نیگا دەڵێت ڕۆژانە لەگەڵ مامۆستاکەم قسەم دەکرد و ئەو بەشە قورئانەی پێیدا بووم لەبەرم دەکرد. زۆر جاریش لە دەستگا لەگەڵ هاوڕێکانم بە منافەسا چەندین لاپەڕمان لەبەر دەکرد. سەرەتا کاتێک کە مامۆستا واجبی دەدامێ دەچوومەوە لە مارە دەمکرد ئەوەندێ ئەو واجبی پێیوتم و زۆر بە جوین دەمکرد و لۆبام دەگوتەوە دواتر بە مامۆستام دەگۆ مامۆستا ئەوە دەمکردیا ئینشەڵا لە سبەینێ دەرسی داهاتوو دەرسی نوێم دەکرد. دوای نوێژی بەیانی دەهاتین پێکەوە هەمومان لێرۆکانە نانی بەیانیمان دەخوارد دواتر دەستمان بە دەرسی دەکرد منافەسەمان بوو چێ هێما زووتر دەرسی تەواو دەکا و پێش دەکەوێتەوە نانی نیوەڕانمان دەخوارد و هەندێک ئیسراحەتمان دەکرد و هەندێک یاریمان دەکرد تۆزێک دڵشتمان خۆش دەبوو پێکەوە گەمامان دەکرد قسەمان دەکرد زۆر شتمان کرد تا ئێوارە لێرۆکانە دەماینەوە دواتر دەڕیشتینەوە مارە سبەینە هەمان ڕۆژ بەچی خۆی بوو. ونحن نسبح بحمدك ونقدس لك. مامۆستا تایبەتەکەی نیگا دەڵێت نیگا لە تەمەنی 9 ساڵیەوە لە لقی کۆی دەستگای نووری حکمە بووە بە دیاریکراوی لە بەشی بەهرەدارانی دەستگاکە بووە. دەشڵێت چەندین قوتابی هاوشێوەمان هەیە کە لە ماوەیەکی داهاتووی کووردا دەتوانن ببن با لەبەرکاری قورئانی پیرۆز. لە تەمەنی 9 ساڵیەوە بەردەوام خەریک بوو بەڵام جوزئی عامە و تەبارەکە ئەوانە ئاەت عنی کەمە بوو بەڵام ئەلحەمدولیلا لە 2022 بەجددی دەستی پێکرد و زیاتر تۆمۆحماندا و لەو کاتەدا کە هەڵسەنگانی ساڵانەی قورئان لەبەران لە دەستگای نووری حکمە ئەنجام دەدرا لە شاری هەولێر چەند ئاهەنگێک کرا و ئەلحەمدولیلا مەش قوتابیەکانمان بەتایبەت بەشی بەهرەداران دەمان بردن بۆ ئاهەنگەکە بۆ ئەوەی سوودمان ببن و زیاتر تۆمۆحیان هەبی و هەوڵی لەبەرکردنی قورئانی پیرۆز بدەن و ئەلحەمدولیلا ماڵەوەشیان زۆر پاڵپشتی بوون و لە خۆشی حەزی لێ بوو بەڵام جگەلەوە ساربوونەوەی تێدا هەبوو لە ماوەی ئەو 3 ساڵانی ئەگەر ئەو 3 ساڵە بچڕ و پڕی کردبای لەوانەیە بە ساڵ و نیوێک کەمتر لە 2 ساڵ تەواوی کرد بەڵام بای ئەوەندە ساربوونەوەی تێدا هەبوو یان بێتاقەت دەبوو یان شتێک بەڵام ئەلحەمدولیلا هەم ئەمە هەم ماڵەوەی ڕەبتمان هەبوو یعنی پەیوەندیمان هەبوو بە بەردەوامی و ڕۆژانە قسەمان لەگەڵ کردێ و گروپمان هەیە و لە دەرس و لەبەرکردن و مڕاجعەیمان پرسیتەوە و بەردەوام ڕۆژانە قیڕائەیان هەبوو ئەلحەمدولیلا جگەلەوە دەرسی پەروەردەییان خوێندووە دەرسی فەرموودەیان خوێندووە. دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری قوتابخانەیەکە کە هەزاران قوتابی و خوێندکاری لە خۆ گرتووە و پێیان گەیاندووە بە ئامانجی پەروەردەکردنیان بە پەروەردەیەکی قورئانی هەر بۆیە دەستگاکە چەندین لق و بازنەی لە شار و شارۆچکەکانی کوردستان کردوتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای کۆیی سەربا پارێزگای هەولێر.